سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتەتان باش وەکووە بینن شەپۆلێکی بەفربارین هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی گردووەتەوە لەگەڵ باکووری گەرمیان. ئەم شاخەی ئەیبینن یەکێکە لەو شاخانەیەکەوێتە باکووری گەرمیانەوە کە شاخی بەرانانە. سیروان ساڵح شارەزای کەشناسی لە سنووری گەرمیان بڵاوی کردوێتەوە کە بە شێوەیەکی پێشبینی نەکرا و چاوەڕوان نەکرا و شەپۆلێکی بەفربارین هەرێمی کوردستانی گرتوۆتەوە، ئەویش لە دەرەنجامی ڕاماڵینی هەورەکان لە ئێرانەوە بەرەو پارێزگای سلێمانی و باکووری گەرمیان شەپۆلە بەفرەکە دەستی پێکردووە. ئەو چیانەی کاکەونە باکووری گەرمیان لە قەزای قەرەداغ، سنووری ناحەی مەیدان، هەروەها سنووری ناحەی بەمۆ، دەربەنی خان بە تەواوی سپیپۆش بوون و ئێستاش کە ئێمە ئەم زانیاریانە بۆ ئێوە گوازینەوە لەم کاتا بەفربارین بەردەوامە بە تەواوەتی ناوچەکە سپیپۆش بووە بە تایبەتی بەرزایەکان و شاخەکان. و ئەو شاخانشی کە بەفریان لێباریوە بریتین لە شاخی بەمۆ، شاخی زمناکۆ، شاخی بەرانان، هەروەها گوڵان. ئەمانە زنجیرەیەک شاخن کە گەرمیان لە باکووری گەرمیان درێژ بوونەتەوە. و لەبارەی دەوامی خوێندنگاکان بەیانی ئەمڕۆ پەروەردەی سلێمانی ڕایگەیان هەر ناوچەیەک کە ناوچەی بەرزن شەپۆلەکە بە توندی گرتوێتەوە بە پەروەردەکانی ئەو سنوورانە دەسەڵاتی ئەویان هەیە کە پشوو ڕابگەێنن.